خەڵک بۆ ئێوە مردن ئێوە چیتان بۆ کردن نزیکەی 100 ڕۆژە مامۆستایان و بەشێک لە فەرمانبەران لەسەر شەقامن داوای موچە و مافە یاساییەکانیان دەکەن بۆ جارێکی دیکە هەڵەبجە بۆ مەیدانی ناڕەزایی مامۆستایانی هەڵەبجە و سلێمانی ئەوان جەخت دەکەنەوە سوورن لەسەر بایکۆت و بەردەوام دەبن لە خۆپیشاندان جەختکردنەوەی لەسەر داواکانی مافی خۆمان و لەسەر بایکۆت و لەسەر داوامکردنمان لەسەر شەقام ناوی دەسەڵاتداری لێنانین یعنی هیچ ناوێکی لەلای ئێمە نەماوە ڕۆژانێکی زۆر و چاوەڕێم قسێک لە ئەوانەوە هەبێت پەیامێک لە ئەوانەوە هەبێت کە گروتینێک بیاتەوە بە ئێمە جارێکی تر بتوانین بچینەوە هۆڵەکانی خوێندن ئەو قوتابیانە لەوە زیاتر مافخراو نەبن بەڵام هیچ وەڵامێکیان نەبووە هیچیان نەوتووە و ئێمە شەر بەردەوامی لەسەر مافەکانی خۆمە تی بەداخەوە ینی ئێمە ئەو هەموو ئەرکەمان جێبەجێ کردووە بەڵام مافێکی کەممان هەبووە مافێکی کەممان هەبووە بەڵام ینی ئێمە داواکەین بەڕاستی مامۆستایانی وانەبێژ داواکانیان جێبەجێ بکرێت و بەڕسمی دابمەزرێت ئێمە داوا لە حکوومەتی هەرێمەکەین بە زووترین کات بێت بەدەم ئەم داواکاری مامۆستایانەوە بەڕاستی یعنی حەیفە و عەیبە و شەرمە بۆ حکوومەتێکی 32 ساڵەی تەمەنی بەڕێکرد نەتوانێت کێشەیەک لە کێشەکانی کەمترین چارەسەری تێچێت چارەیکە مامۆستایانی ناڕازی ئاشکرای دەکەن هەوڵەکانیان چڕ کردوێتەوە تا حکوومەتی عێراق شایستە داراییەکانیان دابین بکات هەموو لا دڵنیا دەکەینەوە کە هەوڵەکانمان لە بەغداد چڕتر دەکەینەوە تا خواستەکانمان دەبنە خەمی بەرپرسانی وڵات و چارەسەر دەکرێن و پێمان وایە ئەگەر لە ئێستادا پرسی موچە لە بەغدادەوە چارەسەر نەکرێت ئەوە لە ئایندەدا قەیرانەکان و بێموچەیی زیاتر دەبێت و ژیانی خەڵک ڕوبەڕووی سەختی زیاتر دەبێتەوە دوایەوە و 5 ڕۆژ لە بایکۆتی هۆڵەکانی خوێندن و خۆپیشاندان و ناڕەزایەتی فراوانەکان ئەوە ڕوون بۆتەوە کە دەسەڵاتدارانی هەرێم باکیان بە پەککەوتنی پرۆسەی پەروەردە و خوێندن نییە مامۆستایان دووپاتی دەکەنەوە بەردەوام دەبن تا خواستەکانیان بەدی دێت دەژڵێن لە سەرەتای دەستپێکردنی وەرزی دووەمی خوێندن خۆپیشاندانی بەرفراوان ئەنجام دەدەن تا ئێستا حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمیش بێباک و خەمساردە و هیچ وەڵامێکی شەقام و مامۆستایانی نەداوەتەوە سامان فەتاح کەناڵی یاسمانی پەیام هەڵەبجە